پەیامێک بۆ مامۆستایان پێشەنگی خەباتی مەدەنی، فەرمانبەران، خانەنشینان، خاوەن پێداویستە تایبەتەکان. دەستەی داکۆکی هەرگیز حەزی بە موجامەلەی دەسەڵاتداران و ستەمکاران نەکردووە و نایکات، و هەرگیز نایەوێت لەگەڵ بەنداو دز و شۆفڵ دز و نەوت دز و موچە دز دانیشتن بکات، چونکە بارودۆخێکیان خوڵقاندووە مرۆڤێکی خاوەن کەرامەت نەماوە لەم هەرێمەدا زیانی بەرنەکەوت بێت، مەگەر حرامخۆر و سیخڕ و بندیوار و جاشەکانی خۆیان نەبێت. دەستەی داکۆکی بەرپرسیارەتی جێبەجێ نەکردنی تەوتین دەخاتە ئەستۆی چەتەکانی هەرێم و ئەوانەی لە خولگەی بۆ گەنکردویاندا دەخولێنەوە. پلە بەرزکردنەوە مافێکی زەوتکراوی فەرمانبەرانی شارستانیە و چەتەکانی هەرێم ئەو مافەشیان ڕاگرتووە، ئەویش دەچێتە خانەی دزیەوە. ئەرک بەرامبەر مافە و ناکرێ حکومڕانە چەتەکان مافەکانت زەوت بکەن و بەرپرسە سەپێنراوە حیزبیەکان کە ئەلفوبەی ئەرک و ماف نازانن چاو لە کارمەندە موچە دزراوەکان سوور بکەنەوە. هەر مانگێک لە کاتی خۆیدا موچە نەهات کە مافێکی دەستەبەرکراوە بەپێی یاسا کارەکانتان جێبهێڵن هەتا مافەکانتان بە تەواوەتی پێدەدەن. مانگی 10 و 11 بە تەواوەتی دەوام کراوە و مافەکان نەدراون. هەر کاتێک مافەکانتان گەڕاندەوە بۆتان هەیە داوای دەوام بکەن. دەستەی داکۆکی ڕای دەگەیەنێت کە ڕۆژی شەممە حوتی 12 2024 عفو حوتی 12 2024 خۆپیشاندانێک ساز دەکات و بەم زوانە دەچێتەوە بەغداد و کارە دیبلۆماسی و لۆبی بەردەوام ئەنجام دەدات بۆ چەسپاندنی تەوتین لەسەر بانکە فیدراڵیەکان. دەستەی داکۆکی داوا لەسەر جەمچین و توێژەکان دەکات بەشداری خۆپیشاندانی هێمنانەی ڕۆژی شەممە بن بۆ دەرخستنی ڕووی دزێوی چەتەکان و حکمی ناشیرینی دوور لە یاسای بنەماڵەکان. هیوادارین ئەوانەی خۆیان بە ناڕازی دەزانن لەم بارودۆخە ناهەموارە سەپێنراوە بەشدار بن لە خۆپیشاندانی ڕۆژی شەممە.